بەڵام ئەوەی گرنگە لێرە ئەوڕۆ باس لێوە بکرێ لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا و خزمەتگوزاریەکان و ترسی خەڵک لە نەمانی پێداویستیەکان ئەنجومەنی پارێزگای هەولێری ناچار بەوە کرد لەسەر ئەم پرسا کۆبوونەوە ئەنجام بدات. لە کۆبوونەوەکەدا کە بانگێشتی لایەنە پەیوەندیدارەکان کرابوو ڕوون کرایەوە کە جگە لە نرخی گەنم کاڵاکانی دیکە نرخەکانیان بەرز نەبووەتەوە و چاودێری توندی بازاڕش دەکرێت بۆ بەرز نەبوونەوەی نرخی شتومەک. لە نەتیجەی چاودێریکردنی ئەوان دەرچوو بازاڕەکان لە ئاستی خۆیدا ڕاوەستایە بگرە لە هەندێک کاڵەکان دابەزین تەنها کێشە لە دانەوێڵە هەبووە ئەویشیان بە سەبەبی ئەوەی کەوا بەرەو خوار و ناوەڕاستی عێراق ڕۆیشتیە و ئەوەشیان لە ڕێگەی چاودێری بازرگانی چارەسەر کرا. لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر تاکید لەوە کرایەوە هەر بازرگانێک بە مەبەستی قۆڕخکردنی بازاڕ و بڵاوکردنەوەی ترس لە ناو خەڵک نرخ گران بکات و کاڵا و شتومەک نەخاتە بازاڕەوە سزا دەدرێت و ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. ئێستاش دەتوانم خەڵک دڵنیا بکەیمەوە کە بارودۆخی بازار زۆرە ئاساییە هیچ کێشە و گریفتێک نییە نرخەکان جێگیرە داوا لە هاوڵاتیانەکەین کە ڕەوشەکە بەو شێوە نییە و هیچ شتێکی وە لە ئارادا نییە کە خەڵک بترسێ گەنم پاشەگۆتکای یان شتی تر خۆراکی تر بکرێ. لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامدانی ڕفراندۆم لە هەرێمی کوردستان و دەنگۆی داخستنی سنوورەکان و نەمانی پێداویستیەکان خەڵک بەگشتی نیگەران بوون و بەشێک لە هاوڵاتیانیش هەنایان بۆ کڕنی شتومەک برد بە تایبەت کڕینی گەنم. بەڵام لە ئێستادا ئەو دەنگۆیانە ڕەت دەکرێتەوە و داوا لە خەڵکیش دەکرێت باوەڕ بەو دەنگۆیانە نەکەن بە تایبەت لە سەرنەمانی کاڵا و خزمەتگوزاریەکان. ئەلگوڕد ئەحمەد کورساد نیوز هەولێر.